سڵاو هاوڕێیان ئەمڕۆ لەم ڤیددیۆدا پێتان ئەڵێم چۆن بەرویاریگاکان بەڕێ دەکەوم. جا یەک شتی زۆر باشە قەتە گەراسانێکی زۆری کردو بۆ هاندەران کە ئەوەیە بێ بەرامبەر ئەو هەموو هاندەرە لەو هەموو وڵاتە جیاوازەوە هاتوون بەبێ ئەوەی 1 دینار سەرف بکەیت هێڵی گواستنەوەی بەلاشە بە خۆڕایی ئەتوانین چی بۆ سەرجەم یاریگاکان بەبێ ئەوەی 1 دینار سەرف بکەیت بەڵام تۆ بێ خاوەنیم هەیە کارتەوی کەم هەیە کارتۆ پێ بێ هەموو شتێک بۆ تۆ بە خۆڕاییە. جا لەگەڵ ما بن ئێستا بەرەو یاریگاکان بەڕێکەوەم ئێستا کاتژمێر نزیکی 12 نیوەڕۆیە باشە کە دوو یاریتیایە ساعت 6 و 10 لەبەرەوەی من زووەگەم یاریگاکان ئەچم بۆ شوێنێکی کە تاڕان بێ ئەوەی هیچ پارەیەک سەرف بکەم ئەچین بۆ کۆمەڵێک شوێنی جوانی خەتار بۆن سوواقفە بازارێکی جوانە کەتارایە ئەو شوێنانە گەڕێن اینجا سواری میترۆ بین پاشان بەرەو یاریگاکان بەڕێ دەکەین. لەگەڵ ما بن پێتان نیشانەیەم چۆن بەبێ بەرامبەرەچی بۆ یاریگاکان. جا ئێرە شوێنی مانەوەی هاندەرانە هاندەری سەرجەم وڵاتەکانی تێدایە باشە بە کابینە دروستکراوە تەبان دوای مۆندیال هەمووی هەڵەگیرێتەوە هەموو خزمەتگوزارێکی تایە بۆ مزگەوتە لێ باشە مزگەوتی تایە هەموو شتێکی تایە دوکانی تایە مارکێتێکی گەورەی تایە ئەوش میترۆکەیە بۆش لەوبەر و میترۆکەیە ئەو میترۆکانە زۆر پێشکەوتووە من ئەوەی تووشیان بینیوە پەنجەری سەرەتای نیانی میترۆکانە بینی بەڵامە نابینی بۆ پاراستنی خەڵکوانێ ئەوەی سەر کەمێک زوو بۆیەوە زۆر قەرەواڵەق نییە کاتی یاریە بە تایبەتی ئەرجەنتین و ڕازی لەوانە فڕێبن اینجا سەعات 6 یاریەکانە 6 و 10 بۆیە خەڵک درەنگە ڕات گەرمە زۆر ناچێتەوە ئەمەش نەخشەکەی باشە لەوە بۆ نمونە ئەوە بۆ یاریگای ثومامەچین ثومامە و جنوب هەردووچان نزیکی یەکن بۆیان بێ ئەمڕۆ هەردوو یاریەکە لەوایە بەزەوە دوانە پاسی تەیەکەوێت هەڵە تۆ توانی بچیتە ئێرە ئەسا نزیکە لە ئێمانە ئالە و پاسانە سەریکە ئەو پاسانە هەیە ئەو سەف بە جوانە ئەم پاسانە هەمووی دابین کراوە تەبرید فێنک خۆش زۆر جار ئاڵێ بیگژێنێرەوە نە فێنکە ئەوانە هەمووی دابین کراوە یاریگاکەش ئەکەوێتە ئەوێەوە پاشان هەموو میترۆکان ئەچن بۆ نزیک یاریگاکە بۆ یاریگە 974 ئێمە ئێستا لێرێ هینەگەچینە مشریب لە مشریب یاخۆدینە پاشان چێجێگەی بۆ ئێرە بە پێ 1 تۆزە ڕۆی توتەوە یعنی زۆر ئاسان کاری کراوە ئەوەش نەخشەکەیە ئەوە بەیتە ئەوە لوسێلە لوسێل زۆر نزیکە ئەوە شێرە کوڕها بێ لێرە دۆستی تاوە جەماعەیە لە دەرەوە پاشان بڕۆ خۆتی شوێنی لانشن نییە پێوە بوو جا بۆ نمونە هەموو شوێنەکانە لەو خەتان نووسراوە بۆ نمونە من ئەچم بۆ ئێرە باشە یاخۆی بۆ کۆڕنیش ئەچم ئەوە ئێستا لێرەیە دوایە تایە تێرە ئینجا داوازی بەردەوام ئەم کەسانە دانراوە لێرە باشە دوانی پرسیارە لێ بکەیت وانە I'm sorry, Subaka. Yeah, thank you so much. Bărdăvam părseană de aici. E doamne, e șoc. Subaka? Thank you. Fac din ea. Bro, Qatar خوشی. موندیال ئاوا ئاکرێ
بەبێ ئەوەی پارە لە هەندێرانە یەخۆم بەسەر ئەگەر لە وڵاتێکی دوور بکرایە و خەتەر نەبوایە و ئەو هەموو مەسوفاتە هەر هەندێک پشت ێشکامی پارەدا بەیەڵی باستەوە. ئێستاش گەشتینە بازاڕی سوگوار ڕێژێکی کە لە بازاڕە میلیەکانی ئێستاش گەشتینە بازاڕی سوگواکف واقف یان واقف ئەوە ئەڵێ یەکێکە لە بازاڕە خۆشەکانی خەتەر ئەو سەعادا لێرە زیسوێ Metro, come to Qatar. Sukwaki this way. Corniche this way. Habibi, Metro this way, please. Good afternoon, everyone. Now welcome to Qatar. Sukwaki this way. Corniche this way. أو نڕیان خۆشە ئەو نەوامەڵیان جوانە ئەمە بەشەوە جا شەویشم تەسویر کردووە ئەوە نەکەڕ باڵخە هەر مەپرسە جایەکش سەرنجی منی ڕاکێشەوە بێتان بڵێم چییە سێمانەکە س بێتان وەڵا بچم بۆ لای دوکانە این ابن خلدون بۆ موادی بینە ابن خلدون یەکێکە لە کۆمەڵاسە هەرە دیارەکان کە کۆمەڵاسی بۆ قۆناغێکی نوێ گواستەوە ئەوە بەتوانە بوو کەسی لێرە نزەری ابن خلدون لە مواد البینە ئەوە شەیە لێرەژەوە هەیە شتانێ وەک سەرتاشخانەی ئەبوو بەکری سەدیقا خواتەوە کە زوو یان نۆگا فرۆشی بانەوێ بەکە فرشتی واتخوا چەند جوانە هەموو شتی کولتوری خۆیانە ئەمە تەبعا بە میترۆی بەلاژاتەوە ئێستا قەرەباڵغ نییە ئەو بەشەوە یاخود ئێوارە فێنکەکە زۆر خۆشە شەوەکەیم تەوسیل چاوەکەم بەڕێزم هەڵاسم بەخوا عایل بژی عافێتان بێ يا خبر مثلنا الصالح کاتێک گەرم ماتوو زۆربەی عەلامەکانی ژێنە ئێرە لێرە ئۆفیسی ژیان داناوە کەناڵێکی هەیە ئەوەش پەنجەکێ هەچیمە لای پەنجەکە ئەدام ئەوەش جەزیرێ لە ژوێنێک کێشەزانەکەم بەدەی صور المناظر امسكها طولها لوسي واقفين بيرا بزعما تشيها واو زعما من بسرعة عشان جوانا خۆی جوانیش بڵێن ناشت ئەم بازارە زۆر خۆشە
طبعا نامێ ئەوی تا پێی نیشانم بە شەوی شاتەسویرم کردووە هەوڵەدەم یەک ڤڵۆگی جوان لەسەرم بازارە بۆ ئەوەی خۆشەویستەما بکەم ئەگەڕێنەوە بۆچی بۆ میترۆکە جا بە میترۆ من ڕۆشتم بۆ ئەو بازارە لەبەروی زوو بوو ئەمە شوێنی مانەوەکە من ئەم کابینانەیە شوێنی هەموو هەندێرەکانە ئێستا بەپاس ئەمان گوازنەوە بۆ کوێ بۆ یاریگای سومامەر ئەها سێری ئەم خۆکەدانراوە سەپاسەکانتان نیشانەیە ئەوەتان سەر بێتەڵێ بۆیە ڕۆی ئەوە سەر پاسەکان لێەوە ساڵ Fan Village? Yeah. Fan, where are you going? I am going to a stadium. Mama, number 10. Thank you. تاوەتی بڕۆ بۆ ژمارە دە ئەمان با بۆ کوێ بۆ یاریگاک دەبینن ئەو هەموو پاسە لە خزمەت گواستنەوەی هاندەرانە ئەوەی بۆ خۆمانیانەوە بۆ زوو بۆیەوە چۆڵ Yes. Thank you. ئێرە خەتی فریە ئەوە لێدێتەوە بارکۆدە خەتی فریە اینجا ئەمریکایە ئەم بارکۆدەی تریان چییە بۆ تێگەشتن لایەنی ئیسلام موبایلەکەی دەخێتە سەری کامێراکە دەستی لەسەر ڕاگری یەک دنیا تێمە دەدوانی ئیسلام قورئان و چۆن لە ئاینی ئیسلام تێ بکەین بە چەندین زمانی جیاواز تەواو زمانەکان جیاواز ئینگلیزیە ئیسپانیە بازان ئەو زمانە ئاوا بەردەوام خەڵکی باشان سەر باسە چەند خۆشە چەند فێنکە خەتی فریدایە تێگەشتن لایەنی ئیسلام قەتەر ئامانجی گەورەی ئیسلامەکەیە ئەوە دابەزین ئێستا بەرەو ساحەکە ئاڕێن جاوە نزیکی یاریگاکە بووینەوە ها بەخوانەکەی بۆ مزگەوتەیە جارێ زووە بچین دوور کات نوێژ بکەین نەگەن نەیە لە سەقفەکە و بیارە بە سەرمانە هاوڕێم بزانە کە مزگەوتە چۆنە زۆر گەرمە زۆر وەرە سلام علیکم ماشێنی گەزنێ گشتی السلام عليكم استقبلك الله دائما سبحانك وتبارك احكي له سنسيه يا ربنا خافينك مالي يجوز يسرحني وش قاعد يبغى يسرح خوي ابو حازرك صوتي خوش باش ما فرشك تنقاكم حتم
گۆڵانەکانی قەتەرە ئەبزان ژنەکە بینی لە بەدرگا هەمووی سیارەی زەخم ماشەڵڵا على كل باني بينه بو أهم شي لي قطري بال موضوعك لا نجين بباصك هنايان سياري ياكا زوري نما هالي استهرين باب سنتوزي لهم زورة توزي إيمانا كمان أبديت كينو إيمانا كمان كذبوا ليرة أو بباصك كامل إيشان هنايا استهرون أربعة كان بيت شو عشان أيامه يكسر اسمه يعرف ساعة ديشو أول شو ميكرو مشتك شارع سر أصلا كاري كي زوري كيلو بس دي قطع